ڕاستە خۆی لە کۆمەلگای ئێمەیە ئەمە شتێکی ئەتوانم بڵێم تا حدێک لە چاو ساڵانە گۆڕاوە جیاوازی هەیە ساڵان ئافرەتێک ئیشێکی بکردایە تەنها بۆی هەبوو مۆزەفە بێ یاخود بۆی هەبوو مامۆستا بێ یاخود بۆی هەبوو ئیشێکی ئاتیادی بکە بەڵام ئێستا زۆربەی ئافرەتەکانمان لەخوا بەزیابێ تۆزێک بەرەو پێشەوە ڕۆشتون هەمانە ئیشی بزنسەکات مەسەلەن و هەمانە فەرمانبەرە لە دائیرەکان هەمانە مامۆستایە هەمانە دکتۆرەیە شەو ئەمێنێتەوە هەمانە ڕۆژنامەنووسە هەمانە موزیعایە یعنی لەخوا بەزیابێ لە هەموو چینەکانە ئێمە بەرەو پێشەوە ڕۆشتوین و هەموو کەسێک هەموو تاکێکی کۆمەلگا پێویستی بەکارکردن هەیە بەڕاستی باسی ئەوە ئەکرێت کە ئەڵێن ژن و بازرگانی بێ کۆ ناکرێنا بە پێچەوانەوە ئافرەت لە زۆر کارەکانە هەست دەکەم سەرکەوتوتر ئەبێ لە پیاو زۆربەی ئافرەتەکان سەرکەوتوتر ئەبن لە پیاو لە ڕووی چیەوە مەسەڵەن ئێستا من یەکێکم لەوانەی کە دوکانی موبیلیات بەڕێوا بم ئیشەکەم ئیشی ئافرەتە قەنەفەیە تاقمینان خواردنە نووسنە لەوانەیە من زەوقی من جوانتر بێ لە چاوپیاوێکە ئەمە یەک دومینیان کاتێک کە تۆ ئەچیتە دوکانێکی جلوبەرگەوە لەکوێ ئافرەتێک جلەکانە پێ بفرۆشێ تۆ ئەتوانی حڕەتێکی زیاتر تەبێت مەسەلەن خۆشترە دوکانێکی قاپ و قاچاق بە هەمان شێوە دوکانی مەیکە بە هەمان شێوە لەبەرەوە من ئیشەڵڵا تەمەناکەم هەموو ئافرەتێک بتوانێت حڕ بێت و واز لەو ئیشە تەقلیدیە بێنین واز لەو قسانە بێنین کە باسیەوەکەین ئەڵێن ئافرەت نابێت کار بکەن نا بە پێچەوانەوە من پێم خۆشە ئافرەتەکان زیاتر کار بکەن هەوڵ بن لەسەر پێی خۆیان بوەستن هیچ ئیشێک عیبە نیە بۆ ئافرەت هیچ کارێک بە دڵنیاییەوە ئاستەنگیەکی زۆر زۆریەتە ناو کاتێک کە تۆ ئافرەتیت هەم کاری بازرگانی ئەەکەی من خۆم چنەها جەرکێشم بۆ دروست بۆشەی وا هەیە مەسەلەن من سێ شۆبارم بۆیەت ناکرێت من لە ماڵەوە دانیشم وەلو من زۆر کات ئەترسم ئەڵێم تۆ بڵێ من بڕۆمە دەرەوە بەم سێ خەڵق قسەم پێ نەڵێ خەڵک باز نەکا بەڵام ئیشەکەی من ئەوەیە مەجبورم لە سێیا من بارەکەم بۆیەت بە دیار حەماڵەکانەوە ئەوستم بەجارێ شەش حەماڵ وەستاوە ئەگەر خۆم لەگەڵیان نەبم لەوانەیە ئەو ئیشە بە باشی نەکرێ خۆم ئەمێ سەرپەرشتیاری ئیشەکە بکەم بەڵێ ئاستەنگیە زۆر کات مەستەن لە بەردەمی دوکانە ئەوەستم شداگرم خەڵک بەلایەوە سێرە عاجباتیر بەڵام با ئێمە ئەو چاوانە ڕابێنین با ئەو خەڵکە فێرکەین فێری ئەو بین بڵێن ئافرەتیش ئینسانە یعنی بۆ هەر پیا ئیش بکات قیچێکە بە ئافرەتیش ئیش بکە بە سەربەرزانە ئیش بکە زۆر خۆشە یعنی تۆ کاتە پێویستە بە کەسنی هاوکاریت بکات ینی خۆشە لەسەر قاچەکانی خۆبستی خۆشە ئاعتماد بکەیتە سەر خۆت ینی من دائیمەن فێرەکە مناڵەکانی ژەڵم فێر بن حەزەکەم کچە بچکۆلەکەم هیوایەتی کێکێک لە هیوایەتەکانی حیواناتە بەخێویکە ئەڵم دوکانێکی سەگ و پشیلە بۆ دانێن بۆ لەبەر ئیشەکەنیە لەبەروی فێر بێ ئاعتماد بکاتە سەر خۆی ینی کچە گەورەکەم بە هەمان شێوە چۆتە بزنس ئێستا پێم خۆشە لەم بۆی فێر بێت لە دوای منەوە من نەما مەسەلەن ئەی دوای من ئەبێ خۆی هەوڵبا لەبەرەوە تکایە با لێرەوەی تر ئافرەت حڕ بێ بە ئافرەت بتوانێت ئیش بکات بە ئافرەت بتوانێت سەربەرز بێ بەس لەخوا بەزیابێ لە چاو ساڵانیشە زۆر باشە هێشتا کارکردنی ئافرەتان تایبەت لەم کۆمەلگای ئێستاە یعنی واو لێ ئەکا زیاتر هەست بە متمانە بەخۆبوون ئەەکەی لە ناو کۆمەلگاکە بە تایبەتم کۆمەلگای ئێستا کە ڕێگریەکی زۆری ئەکرێت لە ئافرەتان کە بچنە ناو خەڵکەوە ئیش بکەن بە تایبەتم ئیشی ئێمە کە لە ئێستا ئەیکەین کە تانەوە تەشەرێکی زۆری لەسرە لە بازارێکی ئاوها بۆ نمونە بە سپاس بەخوا هەرچۆنە بێ بەڕێمان کردووە.